ئازیزان سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بێت. سێمین خولی پێشانگەی پیشەسازی عێراق لە پێشانگەی نێودەوڵەتی سلێمانی لە تاسوولجا بەڕێوە دەچێت. بێگومان بە نزیکەی 100 کۆمپانیای هەم بچووک و گەورە لە نێو ئەم پێشانگایە بەشداریان کردووە. هەڵبەت هەمیشە شاری سلێمانی بە یەکەمین شاری پیشەسازی لە عێراق دادەنرێت، بۆی خۆشبەختانە ئەم پێشانگایەش لە سلێمانی کراوەتەوە. کۆمەڵێک تایبەتمەندی گرنگ لە سێمین خولی ئەم پێشانگایە ڕەنگی داوەتەوە، هەم لە ڕووی هەلی کار و هەم ڕەخساندنی ئەوەی کە زیاتر بازرگانان ئاڵوگۆڕی بیرۆڕاکانیان بکەن، هەم بۆ ژێرخانی ئابووری کوردستان و چەندین لایەنی تر. بۆیە لە میوانی سەرەکی بەرنامەکەم ئەم پرسیارانە ئاڕاستی یەکەین. بە خۆشحاڵیەوە کاک حسێن حەمەکەریم کابەڕێزیان بەڕێوەبەری پەیوەندیەکانە لە پێشانگەی نێودەوڵەتی سلێمانی بە خۆشحاڵیەوە لەگەڵمانە. کاک حسێن سڵاو لێبێتەوەم، کاتت باش بێت. زۆر سپاس دەکەم، خۆشحاڵین. هەر با سەرەتا لەوە دەست پێ بکەین، سێمین خولی پێشانگای پیشەسازی عێراق قەرناوەکەی بەخۆیەوەیەتی بۆ ئەم ساڵ ئەو گەڕوتینەی کە لەم پێشانگایەیە خۆت بۆمان باس بکە. بەڵێ زۆر سپاس. طبعا وەکو جەنابدا ئاماژەت پێدا، ئەمە خولی سێمی پێشانگای صنع في العێراقە کە لە پارێزگای سلێمانی دەکرێتەوە. بە خۆشحاڵیەوە، یعنی وەکو دەبینن ژمارەیەک کارگەی بەرچاو کە ڕۆڵێکی گەورەیان هەیە لە دابینکردنی هەم پێداویستەکانی هاوڵاتیان، هەم لە پێداویستەکانی ژێرخانی ئابووری وڵاتەکەمان دەوریان هەیە، لێرە وجودیان هەیە. بێگومان ئامانجی ئەمە لەم پێشانگایە ئەوەیە کە بتوانین هەموو ئەو گۆڕانکاریانەی لە چەند ساڵی ڕابردوودا لە پیشەسازیدا بەدی هاتووە ئێمە لەم پێشانگایە نیشانی بدەین. ئەوە هەروەها دەرفەت و دەواازەیەکە بۆ نیشاندانی بەرهەمەکانی ئەو کارگانە و بەریەککەوتنی بازرگانەکان لە هەموو شوێنەکانی عێراقەوە کە دێن بۆ سەردانی ئەم پێشانگایە بۆ دروستکردنی پەیوەندی، بۆ دروستکردنی جۆرێک لە بازارکاری بۆ بەرهەمەکانیان. ئامانجەکانی ئێمە ئەوەیە، بە خۆشحاڵیەوە دەبینین ئەو کارگانە بەشێکیان کارگەی گەورە استراتیژین و بێگومان کارگەی مامناوەند و بچووکیشی تایە و هەر جگە لەوەش ئەم پێشانگای ئەمجارە تقریبەن چەند شوێنێکمان دیاری کردووە بۆ نزیکەی 15-20 گەنج کە خاوەنی بیرۆکەی پیشەسازین و بەشێکیان دەستیان کردووە بە سەرەتای هەندێک لەو پرۆژانە بۆ ئەوی کە بتوانن نمایشی خۆیان کەن، بیرۆکەکانیان بکەن، پرۆژەکانیان بکەن، بۆی کە لە داهاتوودا ببێ بە پرۆژەی گەورە ئینشاءڵڵا. کاک حسێن، ئەو کارگانی کە بەشدارن بە چی و چی بەشدارن بۆمان باس بکەی بۆی کڕیاران لە نزیکەوە ئاشنای تەواوی ناساندنی کارگەکان ببن. بڵێ وەکو ئاماژەم پێە، یعنی بەشێک لەو کارگانە بۆ نمونە وەکو کارگەکانی چیمەنتۆ، وەکو کارگەکانی ئاسن، وەکو ئەو کارگانە ئەمانە ڕۆڵێکی ئەمانە ڕۆڵێکی گەورەیان هەیە لە دابینکردنی پێداویستەکانی ژێرخان. بەڵام بەشێکیش لەمانە پیشەسازی خۆراکن کە پێداویستەکانی ڕۆژانەی هاوڵاتیان دابینەکەن. بە خۆشحاڵیەوە، یعنی بە تایبەتی لە پرۆژەکانی پیشەسازی خۆراک گۆڕانکاری زۆر هەنگاوی زۆر گەورە بەدی هاتووە لە چەند ساڵی ڕابردوودا کە دەبینین، ینی بەشێکی زۆری بازاڕەکانی ئێمە لە مارکێتەکانی ئێمە پێداویست بەرهەمەکانی ناوخۆ نمایشەکرێ لە باتی ئەوەی کە ئێمە پەنابینە بەر هاوردەکردنیەوە نەکەم لە ڕووی کوالیتی جیاوازێکی زۆری هەیە و ئەم کارگانە بوونەتە دەرفەتێک بۆ ڕەخساندنی هەلی کار بۆ هاوڵاتیان و گەنجانی خۆمان. خۆش بێ کاک حسێن، بێگومانە بینین پێداویستەکانی ناوماڵیش ئەوەی کە پێیوەستە بەم پێشانگایەوە ئەوانی شتیا بەشداریان کردووە. بێگومان، یعنی بەشێکی زۆری پێداویستەکانی ناوخۆیتیایە و من هەر بە دەرفەتە جەنابدا ئاماژەت بەوەدا ئێمە لە سێم ڕۆژی ئەم پێشانگایە پێشانگایەکی ترەکرێتەوە بە ناوی مۆبیلیات و فەرش کە لە هۆڵی دووەمی ئەم پێشانگایە وجودی ئەبێ کە ژمارەی زۆر کارگەی ئێرانی و هەم بەرهەمی ناوخۆیی تیا نمایشەکرێ. کاک حسێن، پێمان بڵێ ئەمە لە کاتژمێر چەند بۆ چەند کراوا بێت ئەم پێشانگایە؟ ئمڕۆ سەرەتای یەکەم ڕۆژە کردنەوەکەی لە سعات 11 دەست پێکا تا 6، دوای ئەوە لە ڕۆژانە لە سعات 10 بۆ 6 بەردەوامە دەیبیانی بۆ 6.
زۆر سپاس بۆ خێراتی زۆر سپاس دەکەم مەمنون بێگومان هاوکارم بەشێک لە وێنەکانم بۆ بگوازێتەوە ئەبینین زۆرێک لەو کارگە بەشداربوانی کە لێرن ئەوەی کە کاحسێنیش ئاماژەی پێکرد ئەو دوو کارگەی کە ڕۆڵی گەوریان هەیە لە بێزکردنی ژێرخانی ئابووری کارگەی چیمەنتۆ شیش و هەم پیشەسازی خۆراکیش کە ئێستا هاوکارم ناو بەناو وێنەکانمان بۆ ئەگوازێتەوە بچتەلێ بۆی ئەچینە لای یەکێکی تر لەو بەشداربوانی کە بۆ یەکەم جارە لە سێمین خولی پێشانگەی پیشەسازی دروستکراوی عێراق بەشداری کردووە بە خۆیان بناسێن و ئامان ژومەبەستی ئەم پێشانگایش زیاتر بخەنە ڕوو کاک هەیاس نووری بەڕێوەبەری کارگەی ئینتەرناشناڵ بۆ زرەپۆشی ئۆتۆمبیل کاک هەیاس سڵاو لێبێتۆم کاتت باش بێ هەر با لەوە دەست پێ بکەم زۆر سپاس دەکەم پێمان بڵێ بۆ یەکەم جارە بەشداریتان کردووە گرنگی و تایبەتمەندی ئەم پێشانگای چۆن ئەبینی و بە چیش بەشداریتان کردووە خۆ زیاتر ناساندنی بۆ بکەن زۆر سپاس بەخێر بێن سەرچاوم ئێمە یەکەم جارە بەشداری لەم پێشانگایەکەین بەڕاستی زۆر گرنگە بۆ ئێمە چونکە ئەو کەلوپەلانەی ئێمە بە هەرێمی کوردستان و عێراق ئەناسرێن باسی تایبەتمەندی ئەومان بۆ بکەی ئەو ئۆتۆمبیلانی کە ئێوە لێرن مایشتان کردووە چی و چین زیاتر بۆچی سوودی لێوە دەگیرێ ئێمە ئۆتۆمبیلانە بە چەند ئۆتۆمبیلێک بەشداریمان کردووە لەم پێشانگایە دوو ئۆتۆمبیلی سەربازی لەگەڵ ئۆتۆمبیلێکی مەدەنیە ئەم ئۆتۆمبیلی لە پشتمەوەیە ئۆتۆمبیلێکی سەربازیە ناوی دراگۆنە بۆ کاری سەربازی بەکارەیە ئەم ئۆتۆمبیلانە تەنها ئەوەی سەربازیە تەنها ئێمە بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان بۆ ناوخۆ دروستمان کردووە هەستمان کردووە کە پێویستە ئێمە سوودێک بۆ هەرێمی کوردستان و بە تایبەتی هێزەکانی ناوخۆ بگەیەنی بەشداریکردنی ئێوە لەم پێشەنگایە چ سوودێکی هەیە هەم بۆ خودی خۆتان بۆ کارگەکە هەم بۆ ناوخۆی هەرێمی کوردستانیش بۆ خودی خۆمان بەڕاستی سوودی ئەوەیە کە ئێمە کەلپەلەکانمان ئاشنا بکەین بە خەڵک بە کۆمپانیاکان بە حکوومەتی عێراق بە گشتی بەڵێ ئێمە بە تایبەتی بۆ خۆمانیش بەڕاستی بۆ ناوخۆ هەلی کارمان ڕەخسانەوە بۆ دەیان خێزانی ئەم وڵاتە سوودێکمان بۆ خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەتی گەیاندووە زۆر سپاس دەکەم بێگومان بەشێکی تر لە وێنەکان بۆم بگوازێتەوە هەڵبەت ئەم ئۆتۆمبیلانە وەکو کاکهەیاز ئاماژەی پێکرد بۆ سوودوەرگرتن یاخود بە ئەوەی کە پێشمەرگە ئازاکانی کوردستان بتوانن زیاتر سوودمەند بن لەم جۆرە ئۆتۆمبیلانە بەشێکی تری ئەو پێشەنگایی کە ئەمێ ئاماژەی پێ بکەم پیشەسازی خۆراکە بە خۆشحاڵیەوە هەندێک لەو بەشداربوانی کە لێرن ئەیانەوێت زیاتر گرنگی و تایبەتمەندی ئەم پێشەنگایە بخەنە ڕوو هاوکارم بێتە لای من بەشێکی دیکە لە وێنەکانتان بۆ گوازینەوە بابزانین بەشداربووان تا چەندە سوودمەندن یاخود تا چەندە گرنگی و تایبەتمەندی ئەم پێشەنگایە لە ڕووی ئەوەی کە بتوانن زۆرترین هەلی کار بڕەخسێنن و لە هەمان کاتە بتوانن کاڵاکانیان بناسێنن بە تەواوی ئەو کڕیارانەی کە یەنە ئێرە بۆ نێو پێشەنگە زیاتر سوودمەند بن لی سڵاو لێ بێتۆم کاتت باش بێت پێم بڵێ ئێوە باسی کارگەکەتان بکەن و گرنگی بەشداریکردنتان لەم پێشەنگایە چییە؟ ئەمە وەکو کۆمپانیای دیار بەشداریمان کردووە لە پێشەنگای نێودەوڵەتی عێراق لە سێهەمین خۆلا بەشداریمان کردووە بۆ عەرزکردنی بەرهەمە ناوخۆیەکان چونکە ئامادەکردنی ئەم پێشەنگانە گرنگێکی زۆری هەیە بۆ ناوخۆی عێراق بەرهەمی خۆماڵی زۆر باشمان هەیە بۆ دروستکردنی ئێستا بۆ نمونە ئەلبانە بۆ دروستکردنی شیرەمەنیەکان لە عێراقا دروستەکرێت بە کوالیتیکی ئەوەنە باش و تامێکی ئەوەنە باشە ئەمە هەلێکی زەڕینە بۆ عەرزکردنی بەرهەمەکانمان بۆ میوانەکان لە ڕووی هەلی کارەوە لە ڕووی ئەوەی کە زۆرترین خاوەنکار لێرە کار ئەکات یاخود تایبەتمەندی بەشداریکردن گرنگی و بایەخی ئەم پێشەنگایە چۆن ئەبینی بۆ ئێوە چه سوودێکی تری هەیە؟ بەڵێ ئەمە وەکو تایبەتە بە کۆمپانیاکان
گرنگیەکی باشی هەیە بۆی کۆمپانیاکان لە بینی خۆیان عقد بگۆڕنەوە بۆ ئێستا تۆ پێویستە بە مامەوات ئەوەلی پێویستە بە پلاستیکە پێویستە بە هەر شتێکە بۆ کۆمپانیاکە و بۆ معاملەکە و پێویست ناکە بچیتە دەروێ وڵات ئەم پێشنگانە ئامادە کراوە و ئەتوانین هەر لێرە عقدی خۆ بکەیت و بەرهەمی ناخۆی خۆمان بەکاربهێنیت یعنی پێویست ناکە بچیتە دەرەوە داویشتی دەرەوە بکەیت تۆ ماوەدە ئەوەلی گەر لێرە هەبێ هەر لێرە داوایەکەیت و لێرە عقدی خۆتەکەی زۆر زۆر سپاس هەڵبەت لە سێمین خولی پێشانگەی پیشەسازی عێراق لە پێشانگەی نێودەوڵەتی سلێمانی تەواوی بازرگانان و تەواوی ئەو کەسانی کە با بڵێن ئەیانەوێت لەم پێشانگایە بەشداری بکەن ئەتوانن بێنە ئێرە هەم فرۆشیاران لەگەڵ کڕیارانە ئاڵوگۆڕی تەواوی کاڵاکانیان لەگەڵ یەکتریاکەن هەم لەگەڵەوەشە لە ڕووی بێزکردنی ژێرخانی ئابووری و ڕەخساندنی هەلیکار ئەمە دەرفەتێکی زۆر باشە بۆ ئابووری هەرێمی کوردستان و شاری سلێمانی بە تایبەتی هەمیشە شاد و ئارام بن.